شەڕ بەردەوامە و ئاماری گیان لە دەستدان تا دێت بەرزتر دەبێتەوە. تەنیا لە فەڵەستین زیاتر لە 6500 کەس بەهۆی شەڕەکەوە گیانیان لەدەستداوە. تاوەکو ئێستا ژمارەی برینداران لە هەردوو لە نزیک بووەتەوە لە 24,000 کەس. شەڕی نێوان فەلەستین و ئیسرائیل لە ڕۆژی 20میدایە و قوربانیەکانیش تا دێت زۆرتر دەبن. ڕۆژی 7 ئەم مانگە بزوتنەوەی حەماسی فەلەستین هێرشێکی کتوپڕ و گەورەی موشەکی و زەمینی بۆ سەر ئیسرائیل ئەنجامدا. ئەوەش کاردانەوەی توندی ئیسرائیلی لێکەوتەوە و بەو هۆیەوە ماوەی 20 ڕۆژە شەڕ لە نێوان هەردوولادا بەردەوامە. دوێنێ وەزارەتی تەندروستی فەلەستین ڕایگەیاند بەهۆی شەڕەکەوە تاوەکو ئێستا 6546 کەس لە فەلەستین گیانیان لەدەستداوە. لەو ژمارەیەش 548 کەسیان ژن و 2704یان منداڵن. 17439 کەسیش بریندار بوون. 1600 کەسیش لە فەلەستین بێسەر و شوێنن کە 900یان منداڵن. لە ئیسرائیل تاوەکو ئێستا 1401 کەس گیانیان لەدەستداوە و 6271 کەسیش بریندار بوون. وەزیری دارایی وڵاتەکە ڕایگەیاند تێچووی شەڕەکەیان لەگەڵ حەماس ڕۆژانە زیاترە لە 2 ملیۆن دۆلار. قوڵتربوونەوەی شەڕەکەی ئیسرائیل لەگەڵ حەماس و فەلەستین سەرنجی میدیا و تەواوی جیهانی لەسەر شەڕی ئوکرانیا و رووسیا بردووە و ژمارەی قوربانیەکانیش تا دێت لە هەڵکشاندایە. بەتایبەت بەهۆی بۆردومانە بەردەوامەکانی ئیسرائیلەوە ژمارەی گیان لە دەستدانی منداڵ و ژنە فەلەستینیەکان لە غەزە تا دێت زۆرتر دەبن. هەرچەندە چەند هەوڵێکی نێودەوڵەتی بۆ ئاگربەست لە ئارادا بوون، بەڵام بێ ئەنجاممانەوە و شەڕەکە تا دێت فراوانتر و قوڵتر دەبێتەوە.